هەتا ئێستا هیچ حاڵەتێکی کولێرا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە و هەتا ئێستا مەترسی ئەو نەخۆشیە نەخۆشیێکی ئیندمیکە واتان نەخۆشیێکی متەوەتینە لە عێراقا و هەموو 5 ساڵ جارێک یا 3 ساڵ جارێک لە عێراقا دووبارە ئەبێتەوە لە کوردستانە دووبارە بێتەوە هەتا ئێستا هیچ ئاماژەیەک نییە و تیمەکانی فەرمانگە تەندروستیەکان و تیمەکانی پشکنینی خۆپاراستنی تەندروستی بەردەوام پشکنینی کارگەکانی ئاو دەکەن بەردەوام پشکنینی ئاوی خواردنەوە دەکەن بەردەوام پشکنینی بازار و چێشخانە و خواردنگاکان دەکەن و بەردەوام ڕێنمایی تەندروستی بڵاو دەکەنەوە و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە هیچ حاڵەتێکی کۆلێرا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. دووپاتمان کردوێتەوە کە ئێمە مەفروزە لە هەرێمی لە بەغداوە هەموو پێداویستی پزیشکەکانمان وەربگرین بەڵام تەنها لە 145 پێداویستی پزیشکیمان وەردەگرین و ئەویتر لە کوردستان ئەکڕین و ئێستاش ئێمە بەرنمەیەکمان داناوە لەگەڵ وەزارەتی داراییە کە وردە قەرزی ئەو کۆمپانیانەی کە لەسەرمانە سووکی کەین بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیانش بێنە پێشەوە و دەرمانمان پێ بفرۆشن.